ئینشەڵڵا یەکەمە دیاری بۆ کەسێکی ئازیز لێرە لە مەراسیمی شەوی یەڵدا ئێمە وەکو نەریتێک هەموو ساڵێک لە شەوی یەڵدایە ئەم یادە ئەەکەینەوە و سێوی مێخەکڕێژ وەکو هێمایەک بۆ شەوی یەڵدا دانراوە و زیاتر لە کۆنا بۆ نمونە وا بەکار هاتووە لە کۆنا کاتێک دوو کەسێکیان خۆشویستووە بۆ نمونە لە یەک عاجز بوون سێوێکی مێخەکڕێژیان بۆیە کردووە بە دیاری هەم لەبەر ئەوەی کە بۆنی خۆشە لەبەرەوەی لەو کاتەیە وەکو ینی شتێکی بۆن خۆش نەبووە وەکو مێخەک کە لای ئافرەتان زۆر گرنگ بوو بێ بۆیە سێوی مێخەکڕێژیان کردووە بە دیاری هەم لەبەر بۆنەکەی و هەم لەبەر ئەوەی کە چەندین ساڵ ئەمێنێتەوە خۆی ڕاگرێت. باشە تۆ ئەمشە ئەوە دروست کردووە دەتەوێت بکەیت دیاری بوو شێ؟ ئینشەڵڵا یەکەمە دیاری بۆ کەسێکی ئازیز. چیترتان ئامادە کردووە؟ خەریکی چیترە؟ وەڵا وەکو پند چەند پندێکی کۆنی کوردەواری و چەند شعرێکی کۆنی کوردەواری سەبارەت بە شەوی یەڵدا و سەبارەت بە خۆشەویستی سەبارەت هەر شتێک کە پەیوەندی بەم کە بەم شەوەوە هەبێت عەفوان و چەند خواردنێک و چەند شیرینی و هەموو ئەو شتانێک کە گرنگ بێت و پەیوەندی بە شەوی یەڵداوە هەبێت ویستمانە مەراسیمەکەی پێ قەرەباڵغتر بکەین.